بڕیارمان ناوە کە لە ئاکرێ لە زاخۆ لە ڕانیە بەشی دەستەبەری کۆمەڵایەتی بکەینەوە بۆ پاراستنی مافی ئەو کرێکارانەی کە لەم شوێنانە کارەکەن بۆ ئەوەی لیژنەکانی ئێمە دەستەبەریان بکە دواتر وەک هەر کەسێک لە کەرتی گشتی خانەنشین بکرێت لە کاتی پێکانە مافی نەفەوتێت لە کاتێکا کە لە شوێنی کارەکەی کۆچەکات کۆچی دوایی یەکات بە هەمان شێوە خانەنشینی خۆی وەربگرێت. ئەمە بوژانەوەی کەرتی تایبەتە، هەروەها پاراستنی مافی کرێکارانە و هەروەها ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە گەنجانی ئێمە ڕوو لە کەرتی تایبەت بکەن، کار بکەن لە کەرتی تایبەت و هەلی کاریان بۆ بدۆزرێتەوە. لە باتی ئەوەی کە هەموو خواستێکیان لەسەرەوە بێ لە کەرتی گشتی دابمەزرێن، ئەم خواستە پێچەوانە ئەبێتەوە کە لە کەرتی تایبەت کار بکات کە بزانێت مافی پارێزراوە وەک هەر فەرمانبەرێکی تری کەرتی گشتی خانەنشینە بێ دوجار بۆیە بە خۆشحاڵیەوە ڕوو لە کەرتی تایبەت دەکات.